من ناوم تارە دەرچووی بەشی تەکنۆلۆژیای زانیاریم لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بۆ ساڵی 2018 پێش دەستپێکردنم بە خوێندن لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی خوێندکار بووم لە پەیمانگایەکی حکومی. سەرەڕای ئەوەی کۆنمرەیەکی زۆر بەرزم هەبوو بەداخەوە هیچ زانکۆیەکی حکومی وەری نەگرتمەوانێ و بەردەوامی نەیا بە خوێندنەکەم لە بوارەکەی خۆمدا. بە خۆشحاڵیەوە زانکۆی ئەمریکی ئەو دەرگایی بۆ کردمەوە و ئەو دەرفەتەم بۆ ڕەخساکە بڕوانامەی بەکالۆرێز بێنم لە بوارەکەی خۆما کە تەکنۆلۆژیای زانیاریە. ماوەی 2 ساڵە کۆمپانیاکەم داناوە بە ناوی بلاک ئیست کە لە بواری تەکنۆلۆژیای زانیاریدا کار دەکات. لە ماوەی خوێندنم لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی ئەوەی سەرسامی کردم ئەوەیە کە زانکۆکە تەنها کار لەسەر بواری ئەکادمی ناکات بەڵکو کار لەسەر بەرەو پێشبردنی لایەنی پیشەیی و کەسایەتی خوێندکاران دەکات بە جۆرێک تا ئەو کاتێک کە دەردەچن کەسایەتێکی ڕابەرانە و دەستپێشخەریان هەبێت لە بازاری کاردا و بە هەمان شێوە لە ڕووی زمانەوانی و ئامادەیان دەکات بۆ ژینگەی کارکردنی مۆدرن کە یەکێک لە سەرەتایی ترین داواکاریەکان زمانی ئینگلیزیە. بە بڕوای من هەڵبژاردننی AOIS یەکێک بوو لە باشترین بڕیارەکانم.